ئەمەیە بینن لە پشتی منەوە پاشماوەی ئەو ئاگرە بەهێزەیە کە شەوی ڕابردوو لە ناو بازاڕی قەیسەری لە شاری هەولێر کەوتەوە و بەهۆیەوە زیاتر لە 227 دوکان و 6 بۆ 7 مەخزەنی گەورە لە ناو بازاڕەکەدا سووتان و لە ناو چوون. ئەوەی کە جیاوازە ئەمجارە لە ناو بازاڕە گەورە و قەرەباڵغەکەی شاری هەولێر کەوتەوە قەبارەی ئاگرەکە گەورەتر بووە، قەبارەی زیانەکانیش بەهۆی ئەو ئاگرەی کە لە ناو بازاڕی قەیسەری کەوتەوە زیاتر بوو. شەوی ڕابردوو وا بڵاوکرایەوە کە هۆکاری ئاگرەکە شۆرتی کارەبا بۆ، بەڵام ئەمڕۆ لەلایەن وەزارەتی کارەباوە ئەو هۆکارە ڕەت کرایەوە باسییان لەوە کرد کە هیچ بەڵگەیەکی ڕوونمان بەدەست نەکەوتووە لەوەی کە هۆکاری ئاگرکەوتنەوەکە شۆرتی کارەبا بوو بێت. ئەوەی دەیبینن لە پشتی منەوە ئەو وێرانەیە کە بەهۆی ئاگرەکەی شەوی ڕابردووی ناو بازاڕی قەیسەریەوە لێرە دروست بووە.